سڵاتان لێبێ بەڕێزان. هەڵوێستی حکوومەتی هەرێم چۆنە لە هەمبەر ڕووداوەکانی پارچەکانی دیکەی کوردستانەوە. هەندێک وای دەبینن هەرێم لە سۆنگەی پاراستنی بەرژەوەندەکان و پەیوەندی دیبلۆماسیەکانەوە مامەڵا لەگەڵ ڕووداوەکانی سێپارچەکەەوە دەکات. هەندێکی تر بە مامەڵەیەکی دروست و حەکیمانەی دادەنێن. هەندێکیش دەیخەنە چوارچەوەی خیانەت و نۆکەریەوە. بۆ شرۆڤەکردنی ئەم بابەتە میوانداری فەتاح زاخۆیی چاودێری سیاسی و وەزیری پێشووی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. بەخێربێ کاک فەتاح. زۆر سپاس. ئەگەر لە ڕووداوەکانی باکوورەوە دەست پێ بکەین، پێت وایە مامەڵەی حکوومەتی هەرێم یاخود هەڵوێستی حکوومەتی هەرێم بەرامبەر بە ڕووداوەکان چۆن بووە؟ هەندێک دەڵێن بێدەنگ بووە، مامەڵەیەکی نادروست بووە. وڵای خۆ بێدەنگیەکەی ئاشکرایانی تا ئێستا تایبەتی لە سەر ئەو ڕووداوانەی بەم دواییەوە مەسلەی مانگرتنی زیندانیە سیاسەکانی باکوور و خۆپیشاندانەکانی باکوور حکوومەتی هەرێم هەڵوێستی دەرنەبڕیوە. بەڵام بۆ ئەوەی ئێمە ینی بینە سەر بابەتەکە بە شێوەیەکی گشتیم پێم وایە دەبێت دووشت ڕەچاو بکەین لە حکوومەتی هەرێمی لە دوو ئاسەری ئەو بینێ بکەین ئەو پەیوەندیە بکەین. یەکەم بەرپرسیارەتی حکوومەت لە بەرامبەر ئەو خەڵکانەی کە لە پارچەکانی تری کوردستانەوە دێنە ناو هەرێمی کوردستان کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان و لە باکووریش زۆر خەڵک دێن کە بەڕاستی ئەمە وەکو حکوومەت مەسئولیەتێکی با بڵێن ئینسانی لەسەرە وەکو لە هەموو دنیادا حکوومەت هەر کەسێک پەنای بووی دەبا پێداویستی لانی کەمی پێداویستی ژیانی بوو دابین دەکا و هیچ نەبێ مافیمانەوە و هەندی مافی کە لە ستانداردی نێودەوڵەتیدا هەیە دەبێ بوویان دابین بکرێت. بەڕاستی لەم ڕۆژە حکوومەتی هەرێم تەقسیرێکی زۆری هەیە بەتایبەتی لە ماملەکردنی هەندێک دەستگای ئاساژ لەگەڵ ئەو پەنابەرانەی کە دێنە هەرێمی کوردستان و لەسەر مەسلەی مافیمانەوەیان لە هەرێمی کوردستان و هەندێک ژرائاتی تر کە بەڕاستی حکوومەتی هەرێم لە بەرامبەر ئەوانە دەکاتن کە جۆرێک لە چاوەڕوانی ئەوان دەشکێنێت چکە ئەوان بە چاوەڕوانی کەوا دێنێ ناو حکوومەتێک کە حکوومەتی کوردستانی ئازادە ینی بێژگە لە بەرپرسیارەتیە با بڵێن مرۆییەکە ئەمان بەرپرسیارەتێکی نەتەویش هەیە کە دەبێ ڕەچاو بکرێت. بەڕاستی لەو جانبە تەقسیرێکی زۆر ڕوون هەیە و دەتوانێت بڵێم سیاسەتێکی ڕوونیش نییە. ینی زۆر جارە تەعاملەکان یەک پێوەریان نییە لە سلێمانی بە شێوەیەک معاملە دەکرێت لە دهۆک بە شێوەیەکی تر هەندێک جار لە هەولێریش بە شێوەیەکی تر. بۆیە بەڕاستی ئەمە دەبێت حکوومەت بەجددی ئەم مەوزوعە وەرگرێەوە وەکو حکوومەت وەکو بەرپرسیارەتی تەعاملی لەگەڵ بکات. ئەمە یەک دووەم هەڵوێستی سیاسی لە ڕووداوەکانی پارچەکانی تری کوردستان بەڕاستی دیسان جۆرێک لە بێدەنگی و نەبوونی هەڵوێست بە حکوومەتی هەرێمەوە دیارە کە ئەمن پێم وایە ئەگەر ئەمە لە ڕوانگەی ئەوە بتن کە جۆرێک لە بەرژەوەندی ئابووری و یان پەیوەندیە دیبلۆماسیەکانی خۆی دەپارێزێ بەڵام لایەکی تر بەڕاستی ئەم بێ هەڵوێستیە لە سەنگی حکوومەتی هەرێم نەک تەنها لە چاو خەڵکی کوردستان و لە چاو هەموو کوردەکانی دنیادا بەڵکو حتا لە چاو بەرامبەرەکانیش کەم دەکاتەوە. حکوومەتی هەرێم بێژگە لە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی و پەیوەندی دیبلۆماسیەکانی خۆی دەبێت هەندێک ستاندەردی نێودەوڵەتی هەبێ بۆ هەندێ پرەنسیپی خۆی هەبێ کە پارێزگاری لێ بکاتن. بەلای کەم حکوومەتی هەرێم باسی ئەوە دەکاتن کە مافی مرۆڤ دەپارێزێ. ئەم ڕووداوانەی لە باکووری کوردستان ئەو پێشێلکاریە گەورانەی لە باکووری کوردستان لە بەرامبەر مافی مرۆڤەکانی ئەوەی کە دەکرێن چ لە زیندانە سیاسیەکان چ لە ئەو هەموو گرتنە دەبێ وای لە حکوومەتی هەرێم بکاتن وەکو پرەنسیپێکی پاراستنی مافەکانی مرۆڤ هەڵوێستێکی هەبێ. من پێم وایە چۆن بێت ئەو هەڵوێستە بەلایکەم ئەگەر ناڕوونە کاک فەتاح ئەگەر ناڕوونە چۆن وابێت کە ڕوون بێ و لەگەڵ ئەوەدا کە ئەو پرەنسیمانەی باسی دەکەی پەیڕەو بکرێن. ینی بەڕاستی وەک باسم کرد ینی بە شێوەیەکی گشتی ینی وەکو کیانێکی سیاسی وەکو هەرێمێک کە خاوەن جۆرێک لە سیادەی خۆیە لە چارچەوەی عێراقدا هیچ نەبێت دەبێ هەڵوێستێک ینی بەیاننامەیەک کە تعبیل لە تێڕوانینەکانی خۆ بکاتن دەربکاتن کەوڵێ ئەوەی دەکرێت لە تورکیا دەکرێت پێشێلکاری مافی مرۆڤە و ئێمە ئەم نیگەرانی لەو پێشێلکاریانە و پێویستە حکوومەتی تورکیا کە ئەویش ئەدعای ئەوە دەکاتن کە مافی مرۆڤ دەپارێزێ کۆتایی بۆ پێشێلکاریانە بێنێ. ئەمە من پێم وانییە کە با بڵێن کاریگەری نێگەتیڤیش دەبێت حتا بۆ پەیوەندیە دیبلۆماسیەکان یان ئابوووریەکان بەڵکو سەنگێک و کەسایەتیەکی بەهێز دەداتە حکوومەتی هەرێم کوردستان. بێجگەلەوە ئەم حکوومەتە بەڕاستی وەک باسم کرد لە ڕووی نەتەویشە بەرپرسیارەتی لەسەرە. ینی
هەمیشە پارچەکانی تری کوردستان لە زۆر قۆناغی شۆڕەشدا هاوکاری یەکتر بووینە بە تایبەتی شۆڕەشەکانی باشووری کوردستان هەمیشە پشتگیری کراون لە پارچەکانی تری کوردستان و بۆ ینی بەڕەچاوکردنی ئەو پەیوەندیانەی لەگەڵ ئەم وڵاتانەیان هەیە حکوومەتی هەرێم دەکرێت هەندێک جهود لە کەمکردنی معاناتی ئەو خەڵکە کەم بکاتن و هەندێک پشتگیری دەرببڕێ و بەڕاستی دەکرێت زیاتر لەوەی کە ئێستا هەیە خۆی بەخاوەن با بڵێن ئەم دۆزە بزانێ و ئەوە پیشان بداتن کە بە فعلی کوردستان یا گوڵاتەوە و خەڵکی کوردستانی ئەگەر پێت وایە ئەگەر هەڵوێستی هەبێ کاریگەری نێگەتیڤی نابێت لەسەر پەیوەندەکانی کەواتە بۆ نایکە پێت وایە بۆ نایکە بۆ بەڕاستی وەڵامی ئەو پرسیارم پێی نییە چکە دەبێت بخۆیان وەڵام بدنەوە بەڵام پێم وایە ئەوان ترسێکیان هەیە لەو پەیوەندیانە یانیش بەڕاستی ینی ئەگەر تو بەلایەنە نێگەتیڤەکەی تەفسیری بکەی ئەمە دەکەوێتە خانە ئەوەی کە هەندێ پەیوەندیان هەندێک ڕێککەوتن هەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکان نتوانێت ئەو هەڵوێستان ڕێکەوتنەکان زیاتر وەک باز دەکرێت ڕێکەوتنی حزبین یان پەیوەندی حزبین نەک حکومی ئەمە هۆکارەکەیە بەڕاستی بەداخەوە تا ئێستا هەموو با بڵێن پەیوەندی ئابوووریەکان پەیوەندی دیپلۆماسیەکان حتا خود ئیداری ناوخۆی هەرێمی کوردستانیش ئەگەر چی لە ڕۆکەشە جۆرێک لە یەکگرتووی پێوە دیارە بەڵام لە واقعی عەمەلیداوە لە ناوەڕووکدا پەیوەندیەکان حزبین و پەیوەندی ئابوووریەکان چ پەیوەندی دیپلۆماسیەکان و ئیداری ناوخۆی هەرێمی کوردستانیش تا ئێستا با بڵێن هەژمونی حزب بەسەری دازاڵە و حزب بەڕێوەی دەبە بۆیە بەڕاستی زۆر جار ئەم پەیوەندیانەی پەیوەندی حزبیانە ڕێگری لە حکوومەتیش دەکاتن کە هەڵوێستی هەبێتن و لە خێرا بەڕاستی بێژگەلەوەی کە وێنەی حکوومەتی هەرێمی کوردستان لە چاوی خەڵکی کوردستان چ لەم پارچە چ لە پارچەکانی تر و وێنەی حکوومەتی هەرێمی کوردستان حتا لەسەر ئاستی دنیاشدا بچووک دەکەتەوە و وێنەیەکی ناشرین دەکاتن لە جێتەوە ئێمە حکوومەتێک بین کە جۆرێک لە ئەستقلالەتی خۆمان هەبێت چۆن زۆر جار بەرپرسانی حکومی باسی ئەو دەکەن کە لە بەرامبەر عێراقدا کە حکوومەتی فدرالی عێراقدا کە ئێمە پارچەیەکین هەرێمێکی فدرالی لە عێراقدا دەبێت جۆرێک لە سەروەری و سربەخۆی خۆمان هەبێ تایبەتی لە هەندێک مەسائل کە تایبەت بە هەرێمی کوردستانەوەن ئەوهاش کە لە پەیوەندیە دیپلۆماسیەکانیشماندا نابێ حتا ئەگەر زۆر پێویستیشمان بە حکوومەتانە بێ نابێ ئەو پرەنسیپانەی هەمانە لە بەرچاو نەگرین و ئەو ستاندەردە نێو دەوڵەتیە بۆ مەسائلی مافی مرۆڤ و مەسائلی مافی نەتەوەکان لە بەرچاو نەگرین لەبەر ئەوەی ئەمە وێنەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوەوە و لە دەرەوە ناشرین دەکات. پەرلەمانی کوردستان دەبێت چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەم ڕووداوانە کە نوێنەری هاوڵاتیانی باشووری کوردستان بێگومان دەبێت هەڵوێستی پەرلەمان ڕوونتر بێ و دەتوانێت بڵێم تونتریش بێ لەبەر دوو کارەوەڕاستی حکوومەت ئەگەر جیهازی جێبەجێکردنە و پەیوەندی ئابووری و ئەوانی پەیوەندیەکانی خۆی ڕاستەوخۆنە بەڵام پەرلەمان لەبەر ئەوەی نوێنەراتی خەڵک دەکاتن و لەبەر ئەوەی پێکهاتەکەشی جۆرێک لە جیاوازی حکوومەت بەس لە لایەنەکانی دەسەڵاتدارن بەڵام پەرلەمان دەسەڵاتی تێدایە ئۆپۆزیۆنی تێدایە خەڵکی سربەخۆی تێدایە ئەمە وا دەکاتن کە پێویست دەکاتن کە هەڵوێستێکی ڕۆنتری هەبێ و پشگیریەکی زۆر هەبێت چونکە پەرلەمان نوێنەراتی ئیرادەی خەڵک دەکات و ئیرادەی خەڵک ئێستا بینیمان بەڕاستی لە ینی چی لە خۆپیشاندانەی کە دەکرێن چی لە کۆکردنەوەی کۆمەک بۆ ڕۆژ ئاوای کوردستان و چاتە لە پێجە کۆمەڵاتیەکان ئەوەی متابعی کردبێ خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و ئەمە شێوەیەکی سروشتیشە بەڕاستی بەلای کەم تعاتفی لەگەڵ پارچەکانی تری کوردستان هەیە بۆیە پەرلەمان دەبێ هەڵوێستی جدیتر هەبێ بەداخەوە ینی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان پرۆژەیەکیان پێشکەشت کە بەشێک یان دانیشتنێک لە پەرلەمانی کوردستان تەرخان بکرێ بوو گفتوگوکردن و دەرکردنی با بڵێن هەڵوێستیان بەیاننامە سەبارەت بە پارچەکانی تری کوردستان تایبەتی ڕۆژئاوا و باکۆر بەڵام بەداخەوە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان قبوڵی نەکرد پێم وایە ئەمەش بەشێکە پەیوەستبوونی سەرۆکاتی پەرلەمان ڕاستەوخۆ بە حەزبەوە گرێ مامەڵەی حکوومەت پێت وایە ناڕوونە بەڵام پێت وایە مامەڵەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ ڕووداوەکانی پارچەکانی تری کوردستان ڕوونە بەڕاستی تا ڕادەیەک بە شێوەیەکی گشتی بەڕاستی تا ئێستا ینی ئەوەی من تێبینیم کردبێەوە چی لەو چالاکە جەماوەریانێک تایبەتی ئەوەی لە سلێمانی کرا و تاڕادەیەک ئەوەی لە هەولێر کرا بەشداریەکی دیاری لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی پێوەی دیار بوو بەڵام دیسان بەڕاستی ئەوانیش پێویست دەکاتن با بڵێن زۆرتر یان ڕوونتر هەڵوێستیان هەبێ
بەس لێک چوون دەکرێت لە مامەڵی ئۆپۆزیسیۆن بە هەمان ئەو مامەڵەی کە پارتە فەرمانڕەوەکان دەکەن لەگەڵ لەوانەیە ئاسان نەبێ ینی ناکرێ ئەمانە لێک چوومە چکە حزبەکانی دەسەڵاتدار بەڕاستی حکوومەتیان بەدەستەوەیە دەتوانین شتی زۆرتر بکەن و دەرفەتی زۆرتریان لەبەردەستاوە هیچ نەبێ لە ڕۆی با بڵێن ئیدارەی هەرێمی کوردستانەوە لە ڕۆی ئەو توانە داراییە لە بەردەستیانە کە دەتوانن هاوکاری باش پارچەکانی تر بکەن بەڵام ئۆپۆسیۆن ئەوپەڕی دەتوانێت هەڵوێستێکی سیاسی ئەلان بکە یان بەشداریەکی بەرچاو لە چالاکیە مەدەنیەکانی بکاتن یان ئەوەی کە کردی لە پەرلەمان بەڵام من پێم وایە دیسان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر پرسەنەتەوەیەکان تا ئێستا ناڵێم شەرمنانە بەڵام تا ئێستا نەهاتوونە ئەو ئاستەی لە چاوەڕوانی من پێوانێ خەڵکی کوردستان و نە لە چاوەڕوانی پارچەکانی تری خەڵکی پارچەکانی تری بەڵام کاک فەتاح پێت وانییە هەندێک جیاوازی هەیە لە مامەڵەکان ئەمە سەبارەت بە باکوور ئێمە قسەمان کرد ئەو ئاماژانی کە هەن بۆ ڕووداوەکانی سووریا یاخود خۆرئاوای کوردستان پێت وایە ئەوە یارمەتی مرۆیی نەبووە بۆ ئاوارەکان یان ئەو سەرچاوانی کە باسییان لە مەشق پێکردنی هەندێک لە چەکدارەکانی کوردانی سووریا دەکرد لە هەرێمی کوردستان پێت وایە جیاوازیەک هەیە لە نێوان مامەڵەکەیان هەمووی بە توانین بڵێن یەک مامەڵەیە لەگەڵ بێگومان جیاوازیەکی زۆر هەیە نەک تەنها لەگەڵ لە نێوان پارچەکان بەڵکو لە نێوان لایەنەکانیش ینی ئاشکرایە وەک باسم کرد بەڕاستی ئەو پەیوەندیانە تا ئێستا پەیوەندی حزبین بۆیە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لە تەعاملکردن لەگەڵ ڕۆژئاوای کوردستان کە وەکو نمونەت هێنا بەڕاستی ئەوەندە تەعاملی لەگەڵ ئەو لایەنانەی کە لە خۆیان نزیکە ئەوەندە تەعامل لەگەڵ لایەنەکانی تر ناکە بەڵکو هەندێک جار کێشەش دروست دەبێت لە نێوان ئەوە بۆیە بەڕاستی لەبەرەوەی تا ئێستا ئێمە استراتیجێکی نەتەوەیمان نییە کە هەموو لایەنەکان بتایبەتی لایەنە دەسەڵاتداریان لایەنە بەهێزەکان و بەڕوونتر بڵێم کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و پەکەکە وەکو سێ حزبی گەورەی هەموو کوردستان لە چارچەوە استراتیجێکی نەتەوەیدا کار ناکەن دەبینی زۆر جار ئەم پەیوەندیانە بەڕوونی پەیوەندی حزبیەکانی بەسەردازاڵن بوویە هەر لایەنێک بە پێی پەیوەندیەکانی خۆی تەعامل دەکا و یەکێک لە داواکاریەکانی پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە ئەم بابەتە باز بکرێت لە پەرلەمان بوو ئەوەی بەڕاستی سیاسەتێکی ڕوون و سیاسەتێکی ئاشکرا و ئیعلانکرا و هەبێ بەرامبەر پارچەکانی کوردستان بۆ ئەوەی دەرفەتی ئەوە نەبێت کە هەر حزبێک و بە پێی پەیوەندیەکانی خۆی با بڵێن دەستی وەردان لەو کارە بکاتیان ئەو هاوکاریانی کە پێویستە پێشکەش بکات. زۆر باشە لەبارەی باکووری کوردستان و یا ڕووداوەکانی باکووری کوردستانەوە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە هاتە دەنگوە داوای کرد کە زیندانیە سیاسیەکانی باکووری کوردستان کۆتایی بە مانگرتنەکەیان بهێنن و حکوومەتی تورکیاش وەڵامی داواکاریەکانی بداتەوە ئەمە تا چەند هەڵوێستێکی ڕوونە بەرامبەر بەڕاستی من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان ینی بە حکمی پەیوەندیەکانی بەهێزی لەگەڵ تورکیا و بتایبەتیش سەرۆکی هەرێمی کوردستان دەتوانن ڕوولێکی زۆرتر بگەڕن لە چارەسەرکردنی ئەو کێشانە ئەگەر ئێرادەیەک هەبێ بۆ چارەسەرکردن بەڕاستی ئەم دەربڕینە هەڵوێستێکە ئەگەر چی درەنگ وەختیشە بەڵام بەڕاستی پێچاو بڵێن پێش و پاشێکی تێدایە ینی هەڵوێستی سەرۆکی هەرێم داوا دەکاتن مانگرتووەکان کۆتایی بە مانگرتنەکان بێنن دواتر حکوومەتی هەرێم حکوومەتی تورکیا داخوازەکانی جێبەجێ بکات لە کاتێکدا بەڕاستی ئەمە دەبێت بە پێچەوانە بێ چونکە ئەو داخوازیانەی کە مانگرتووەکان داوایان کردووە داخوازی یەکنین نە پێویستی بە کاتێکی زۆر بێ بوو جێبەجێکردن نە پێویستی بە گۆڕانێکی زۆر گەورە لە ناو تورکیا دەبێت کە مەسلەی خوێندن بە زمانی کوردیە یان مەسلەی پارێزگاریکردنە لە خۆیان لە محکەمەکان بە زمانی کوردیان هەڵگرتنی ئەو ئابلوقەیە کە لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پەکەکە لە زیندانی ئیبرالی هەیە ئەمانە بەڕاستی داخوازی ئەوەندە بەرز نین بۆ ئەوەی یەکەم جار مانگرتنەکە کوتای بێبێن بەعکسەوە دەبێ ئێستا فشار لەسەر حکوومەتی تورکیا هەبێتن کە ئەو داخوازانە جێبەجێ بکات ئەوە ئۆتۆماتیکی مانگرتنەکە کوتایی پێدێتن من پێم وایە دەبێ هەڵوێستەکە یان دەربڕینەکە بەو شێوە بێ کە فشار لەسەر تورکیا دروست بکرێت لەسەر حکوومەتی تورکیا دروست بکرێت بۆ ئەوەی ئەو داخوازانە جێبەجێ بکاتن و ئەمە
ڕۆیەکی تری ئەم پرسە دەکاتە ئەوەی کە مانگرنەکە کوتای پێبێتە. بەڵە سەبارەت بە کاریگەری بۆچوونی لایەنە سیاسەکانیان حکوومەتی هەرێم لەسەر جەماوەر تا چەند ئەم کاریگەریە یاخود ئەم بێدەنگی ئەو ناڕوونی کە باسی دەکەی ڕەنگی داوەتەوە لە نێو جەماوەردا بەتایبەتی لە باشووری کوردستان. وەڵا بێگومان ڕەنگی داوەتەوە، ینی من نمونەیەکی زیندوو پێ بڵێم ئێمە لێرەك ئەو چالاکوانە مەدەنیانەی بەڕاستی ئەو خۆپیشاندانی سلێمانیان ڕێکخست من لە ناودا نەبوو، من باسی ئەوان دەکەم بۆ بەڵام ئاگاداری ئەوان بەڕاستی کە ئامادەکاری بۆ خۆپیشاندان دەکرا لایەنەکان بە پارتی دیموکراتی کوردستانەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە لایەنەکانی ترەوە هەمووی ئامادە بوون و هەموو ئامادەی خۆیان دەربووری کە خەڵکی خۆیان هەم بدەن بەشداری لە خۆپیشاندانە بکەن کەچی لە دوای کە خۆپیشاندانەکە کرا بەڕاستی بەڕوونی هەست پێ دەکرا کە ئەو لایەنانە بەلای کەم دەتوانین بڵێن ئەو ئەرکان جێبەجێ نەکردووەوە خەڵکی خۆیان بەشداری یان ئەگەر ڕێگریشیان نەکرد بێ بەلای کەم هاانیان نەداون کە بەشداری لە هەڵوێز دەربڕینێکی لەو جۆرە بکەن. من پێم وایە هەر خودی ئەم پرسە ژوا دەکاتن کە تا ئێستا لە سنووری بادینان پارێزگای دهۆک شارەکانی ترزاخۆ ئامێدی ئاکرێ با بڵێن هەڵوێستێکی جەماری دەرنەبران پێم وایە ئەمە لە کاریگەری و کارەکەی چییە؟ من پێم وایە بەشێکی ناڵێم هەمووی بەڵام بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بام دەسەڵاتدارانی ئەو ناوچانە یان ڕێگەنادن یان پێیان خۆش نییە کە کارێکی لەو جۆرە لەو سنوورێ بکرێتن و ڕێگری لێ دەکرێت جا کە ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێ. ئەمە بگومان من پێم وایە ئەگەر بینیمانیان لێ چەندی مناسەباتدا کە ئەم حیزبانە ئەگەر با بڵێن بیانەوێ دەتوان خەڵکێکی زۆرتر بێنە سەرجادە بۆ هەندێ پرس بەڵام کەچی لەم پرسەدا هیچ نەبێ بەلایکەم بۆ ئەوەی لە سلێمانی کە وعدیشیاندا بوو بەشداری لە کۆبوونەوەکانی ئامادەکردنیشدا بوون بەڵام ئەو عدانیان جێبەجێ نەکرد. بەڵام کاریگەریەکان بۆ لەسەر هاوڵاتیان نەبووە تەنها وەک باز دەکرێت خۆپیشاندانەکان تەنها چالاکانی کۆمەلگەی مەدەنی یان ڕۆژنامەنووس یان ڕۆشنبیر بوون نەک هاوڵاتیانی ئاسایی بێنە سەر شەقام. ئەو هەستە کێ دروستێکە؟ حکوومەت دروستی دەکایان خەڵک خۆی هەستی نەتەواتی لاوازەکە ئەمە ڕخنەیە کە چەندین ساڵە لە پاش ڕاپەڕینەوە هەیە لە باشوور. بەڕاستی ئەوەی هیچ نەبێ ئەوەی سلێمانی کە من تێدا بووم بێجگەل لەو ئەوەی باستکردن ئاماژەت پێکردن بەڕاستی خەڵکیش بەشدار بوو بەڵام ڕێژەی بەشدارکردنەکە بەڕاستی کەم بوو. بەڵام بەردەوام نەبووە. وایە من ئەوەی بەڕاستی ینی جملەیەکی زۆر باو هەیە زۆر باز دەکرێت کە وڵا خەڵک هەستی نەتەواتی نەماوە لەوانەیە ئەمە بە دیوێک لە دیوەکان ڕاست بێ بەڵام پێش ئەوەی تو ئەم جملەیە بڵێ دەبێ هۆکارەکانی بزانی. بەڕاستی ئەم بارودۆخی لە کوردستان لە کوردستانی باشوور مەبەستم هەیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕۆن و ئەو شێوازی حکومڕانیە کە بەڕاستی دوو ئاراستای جۆرێک لە ناڕازایی بوون و جۆرێک لە بێئومێدبوونی بەرهەمهێناوە لەلایەکی ترش بەڕاستی جۆرێک لە عەقلیەتی هەڵپەی پارە و دەوڵەمەندبوونی دروست کردووە. ئەم دوو کاریگەریە وا دەکاتن کە بەڕاستی هەستی نەتەوایەتی و با بڵێن هەستکردن بە ئەرکی نەتەوایەتی پاشەکشەی پێ دەکاتن. من پێم وایە ئەمانە هۆکاری سەرەکین کە وای کردووە بەشداری خەڵک نەک تەنها لە ئاز با بڵێن پرسەنەتەوەیەکان حتا لە ئاز پرسەنەخۆیەکانیش زۆر بەرەو کەمی بڕواتن. لە کاتێکدا بەڕاستی لە هەندێک قۆناغدا کە ئەم وەزع نەگەیشت بوو ئەمەی کە ئێستا باسم کرد با بڵێن بەشداریەکان زۆر جیاواز بوون. ئەگەر نمونەی بزوتنەوە ڕێفراندوم بێنم کە ڕاستی کە بەخۆم تێدا بووم لە سەرەتاوە تا قۆناغەکانی ئەخێری بەشداری خەڵکە 2003 بوو ینی زۆر 2003 بوو 2004 تا بەشێکی 2005 بەڕاستی بەشداری خەڵک لەو بزوتنەوەیە بە ئومێدێکی زۆرەوە بوو و بە چاوەڕوانیەکی زۆر گەورەوە بوو و بەشداریەکی زۆر چالاکیش بوو. ینی ئەگەر دوو کار باز بکەم کە زۆر گرنگ بوو لە بزوتنەوەی ڕێفراندوم بەڕاستی کۆکردنەوەی 700 و زیاتر لە 750,000 ئێمزا لە ناوخۆدی هەرێمی کوردستان لە ماوەیەکی زۆر کەمدا کە کاری بێژگای کە لە دەرەوە بەشداریان کرد نزیک 2 ملیۆن ئێمزا کۆکرایەوە و دووەم کە بەڕاستی کە ئەمە ڕاپرسیەکی ناڕەسمیمان کرد نافەرمیمان کرد بە هاوکات لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق لە 2005 بەشداری خەڵک بەڕاستی زۆر لە چاوەڕوانی ئێمە زۆرتر بوو لە کاتێکدا ئەمە بەڕاستی بەخۆزانی ئەنجامدانی ڕاپرسی
لە هەموو مرکزێکی انتخابی ئێمە خێمەیەکمان هەبوو هەزاران گەنج لەو خێمانە کاریان دەکرد بە خۆبەخش وەک دەڵێن بەنانی خۆیان ئەو ڕوحیەتە هەبوو بەڵام ئەم بارودۆخێکی ئێستا دروست کردەوە بەڕاستی پاشەکشەیەکی زۆری بەو ڕوحیەتی کردووە. تا چەند پێت وایە لێدوانی سەرکردە کوردەکان مەبەستم لە باشوور بۆ ڕاگەیاندنەکان کاریگەری هەیە لەسەر ڕای گشتی ئەگەر نمونەیەکمان هەبێ نەشیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاندوکە کۆماری ئیسلامی ئێران دۆستی دێرین و پشتوپەنای گەلی کووردە لە هەرێمی کوردستاندا تا چەند پێت وایە لێدوانی لەم جۆرە کاریگەری هەیە تەنانەت بۆ شیکردنەوەی هاوڵاتیان بۆ نزیکی ئەم پارتە یان نزیکی حکوومەتی هەرێم لە وڵاتانە کاریگەری هەیە ئەم لێدوانانە بەڕاستی بگومان تا ڕادەی کاریگەری هەیە بەڵام لێدوانەکانی سەرۆکی هەرێم لە تورکیاش بەڵێ بەڵام بەڕاستی من پەیمانی ئەو لێدوانە بتوانن ڕایەکی گشتی کاریگەر دروست بکەن ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵکی کوردستان تا ئاستەیەکی زۆر متمانەیان بەم سەرکردایەتیە لەدەستداوە گۆڕینی هەڵوێستەکانیش لە لای سەرکردایەتی کوردستانیەوە وای کردووە کە بە ئاسان نەبێ ئەو متمانەیە دروست بکەوە بوو نمونە یعنی خۆ زۆر نەبوو کاتێک کە مالکی لە هەولێر بووە بە بەشداری و دەتوانم بڵێن بە فاکتەری سەرەکی لە وەرگرتنەوەی ئەم پۆستێکیدا بوو ڕێککەوتنی هەولێر بوو کە بەدەست پێشخەری بەڕێز بارزانی هاتە ئەنجام ئەمە 2 ساڵی نەبرد مالکی لە بەرچاوی خەڵک وەکو ئێستا وەکو کەسێکی زۆر خراپ نیشان دەدێ ئەم گۆڕانکاریانە لە هەڵوێستانە لە ماوەی کورتاندا بەڕاستی پێشماوەیەک ئێران وا پیشان دەدا تایبەتی لەلایەن ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کە بەلای کەم ناحەزمانە و کێشەمان بۆ دروست دەکاوە و جۆرێک لە هەرە 6 لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات کەچی ئێستا ئەم لێدوانە دێتن ئەم گۆڕانکاریانە بەڕاستی وا دەکاتن ئەم لێدوانانە نەتوانێت بگومان کاریگەری خۆی هەیە تایبەتی ئەم حزبانە لە ئەنگر و جەماوەری خۆیان هەیە بەڵام من پێمانی بتوانێت ڕایەکی گشتی کاریگەر دروست بکاتن. پێت وایە پشتگیری یان هەڵوێستی لایەنە سیاسی کوردیەکان لە ڕاگەیاندنەکاندا جیاوازە لەوەی کە لە واقعدا هەیە خۆیان؟ وڵا بگومان ینی ئەمە ینی سیاست بەڕاستی وای لێ هاتووە ینی ئەوەی پێ دەڵێن لە پشت کەوالیسەکان دەکرێتن زۆر جیاوازە لەوەی کە لە ڕاگەیاندنەکان دەبێنرێتن بەڵام بەڕاستیم بخۆم ئێستا لە مۆقعێک نیم بزانم لە پشت کەوالیسەکان چی دەکرێتن بەڵام ئاماژەکان هەن کە ینی دووفاقیەک هەیە لە هەندێ هەڵوێست لە هەندێ لێدوان لە نێوان ئەوەی کە خەڵک هەستی پێدەکا کە بە فعلی لە پشت کەوالیسەکاندا هەیە و لێوان ئەوەی کە لە ڕاگەیاندنەکاندا ئەلان دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ فەتاح زاخۆیی چاودێری سیاسی وەزیری پێشووی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە دەستان خۆش. بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوەش هەر لە خۆشیدا.